الرحیم دیارە ئەمڕۆکە لە قەزای سۆران وەکو باقی شار و شارۆچکەکانی دیکە مامۆستایان و تەندروستکاران و بەشێک لە خەڵکی ناڕازی هاتۆتە سەرجادە و لەبەر دەرچی بەڕێوەبەرایەتی پەروەردەی سۆران گردبوونەوەیەکیان ئەنجامدا، گربوونەوەیەکی مەدەنیانە بۆ ئەوەی کە پەیامی خۆیان بگێنن بە حکومەتی هەرێمی کوردستان و ئەو گردبوونەوەی وەکو باقی گردبوونەوەکانی دیکە بە دەرنەبوو لە ئەوەی کە تند و تیژی تێبکەوێتن بەداخەوە، بەڵام توانرا بە زووترین کات هەم لە ڕووی مامۆستایان و لە ڕووی کارمەندانی ئاسایش و لە ڕووی باقی لایەنەکانی دیکەی کە پێی هەستان، منیش وەکو نوێنەری پەرلەمانی کوردستان و نوێنەری هەموو خەڵکی هەرێمی کوردستان توانرا وەزعە کۆنتڕۆل بکرێتن و توانرا بە زووترین کات ئەوانەی کە گیرابوون بەربدرێن و داواکاری ئەو خەڵکەی کە هات بۆ سەرجادە و سەرشەقام کە داواکاریەکی حەقە، داواکاری هەموو لایەکمانە، ئێمە وەکو نوێنەرانی پەرلەمانی کوردستان و نوێنەری خەڵکی هەرێمی کوردستان پشتگیری لەو داواکاریە دەکەین کە داواکاری هەموو خەڵکێکە داواکاریەکی حەقە. وەمە لێرانەش پێم خۆشە ڕای بگێنم، ئێمە دوێنێکە لەگەڵ فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی یاداشتێکمان داوەتە دەستەی سەرۆکایەتی بۆ ئەوەی کە بە زووترین کات دانیشتنێکی نائاسایی بکرێتن بۆی کە ئەو پاشەکەوتە هەڵبۆشێندرێتەوە کە داواکاری هەموو خەڵکی هەرێمی کوردستانە. و ئەمڕۆژ لەگەڵ فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان بە هەمان شێوە یاداشتێکی دیکەمان تەقدیم کردووە بۆ هەڵگرتنی ئەو پاشەکەوتە. خوازیارم ئێمە بە زووترین کات لەو هەفتەی دادێ بتوانین دانیشتنێکی نائاسایی ڕێک بخەین لە پەرلەمانی کوردستان و بانگێشتی حکومەت بکەین بۆی کە چاو بەو پاشەکەوتەی دابخشێنیتەوە و پاشەکەوتە نەمێنیتن و داواکاری ئەو خەڵکە داواکاریەکی حەقە. وە خوازیاریشم هەم ئەو خوشک و برایانەمان سەرجەم فەرمانبەران کە دەچینە سەرجادە بە شێوەی مەدەنیانە بێتن خۆ دوور بگرین لە تند و تیژی و داواکاریشم وایە لە برایانی ئاسایشمان و لە برایانمان لە سەرجەم ئەوانەی کە کارمەندی ئاسایشنەوەی کە شوڕتەیە هەر سیفەتێکی دیکەی هەیە بە شێوەیەکی مەدەنیانە معاملە لەگەڵ ئەو خەڵکە بکرێتن و هەمومان خەڵکی یەک وڵاتین و هەمومان یەک هەدەف و یەک ئامانجمان هەیە کە جێڕانەوەی پاشەکەوتە بۆ موچەخۆران. وە خوازیاریشم ئەو دانیشتانەی کە دەکرێن و بە تایبەتیش ئەو حکومەتە و وعدەی کە داوێتی هەفتەیەکی دیکە چاو بە پاشەکەوت دابژێڕیتەوە خاوەنی وعد و بەڵێنی خۆی بێتن بۆی کە ئەو خەڵکەچی دیکە ناچار نەبێتن بێتە سەرجادەکان و بایکۆتی دەوامەکەی بکە، دەستان خۆش بێتن. وە خوازیاریشم لە هەفتەی داهاتوو هەموو ڕاگەیاندنەکان و هەموو لایەنە سیاسیەکان بەجددیتر بێنە سەرخەت ئەگەر حکومەت خاوەنی بەڵێن و وعدی خۆی نەبێت و دەستان خۆش بێت. ماستا زۆر ڕێگریانە لە بەتایبەتی ڕۆژنامەنووسان لە سۆران ڕێگەیان پێ نەدایت و ماڵێک بکەن. ئایا بەردەستکردنەوەی ئازادیەکان نیە لە کاتێکا وڵاتیان داوای مافیانەکەن؟ خۆی ئێمە یەک شت گرینگە بیزانین، ئێمە وەکو پەرلەمانتاری قسەتان بۆ دەکەم، ئێمە مەسلەی خۆپیشاندان دیارە بە یاسا کراوە لە پەرلەمانی کوردستان. ئەمر خوازیارم بە تایبەتی لە سۆران و لە غەیری سۆرانیش لەمە ودووە هەویستمان هەر چالاکێکی مەدەنیانە بکەین، خۆپیشاندانێک بکەین، لەگەڵ نوێنەرانتان تەنسیق بکەن لە پەرلەمانی کوردستان بۆی کەویش لەگەڵ حکومەت بێنە سەرخەت بۆی مۆڵەتی بۆ وەربگیرێتن ئەو کاتەی ڕاگەاندنیش کەس ناتوانێت ڕێگەی لێ بگرێتن و نوێنەرەکانیشتان لە خزمەتتان دادەبن بۆی کە ئەو ئیشکالیاتێک کە دروست بۆ جارێکی کە دروست نەبێتەوە. سەبارەت بە حکومەتی هەرێم دوێنێکەوە بەیاننامەیان دەرکرد بەڵام هەر سوورن لە سەرۆی پاشەکەوت وەردەوام بێتن. ئەمەش بە هیواکردنی ئێمە دوو ساڵە چاوەڕێ دەکەین، دوو ساڵە هاوار دەکەین کە ئەو پاشەکەوتە نەمێنێ. حکومەت هاتۆتە سەرخەت دەڵێ هەفتەیەکی دیکە من چاوی پێدا دەخشێنمەوە، ئەو هەفتەش با ئینتیزارکەین بزانین داخۆ حکومەت خاوەنی بەڵێنەکانی خۆی دەبەیاننا. وەکو گوتیشم ئێمە لە پەرلەمان دوو یاداشمان پێشکەش کردو دوێنێ و ئەمڕۆژ لەگەڵ فراکسیۆنی یەکگرتوو لەگەڵ فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان و برادەرانی یەکێتی شاگادارن فراکسیۆنی یەکێتی و سەرجەم فراکسیۆنەکانی دیکەش قەناعەتم وایە پشتگیر دەبن بۆی بتوانین ئەو یاداشتا جێی خۆی بگرێتن و پاشەکەوتە نەمێنێت. دەستان خۆش بێت.